وەزعەکە شڕە گوڵم کەس سەری لێ دەرناکە فیلم و شان و گۆرانی و لەدایکبوونی منداڵ و هۆلیوود و یادگاری تێکەڵ بووە با من پێتان بڵێم ئەم ماوەیەکی هەواڵە و چیش بۆتە ترەندی گەرمی سۆشیال میدیا ئەوەندەی نەماوە خۆشەویستێکی سەردەمی کۆرۆنا بەسەر بچێت و باوی نەمێنێت سحر و جادو شوێنی بگرێتەوە ئەمی باسی دەکەم فیلمێکی کوردی سینەمای نوێ بە ناوی کفن هەر لە ناوەکەی و دیارە ترسناکە بڕیارە ئەمساڵ لە سینەماکانی کوردستان نمایش بکرێت سروش عەبدڕەش دەرهێنەری فیلمەکە با 964 وت فیلمەکە باس لە خێزانێک دەکات لە کۆندانوشتە و جادویان لێکراوە و پێوەی دەناڵێنن هەرێک لە ئەکتەران چریکە عەبدڕەش و نزار سەلامی و کارۆسەوەس ڕۆڵی سەرەکی تێدا دەبین و باهۆز نسرەدین کاری بەرهەمێنانی بۆ کردووە وڵی هەرتوانم بڵێم مۆزوعەکەی هۆرەرە بەڵام بە تامێکی شەرقی بە تامێکی کوردی بەجەستە لە ئەوروپان و دڵیان لە کوردستانە ئەم قسەی ماهیر ئەمین لە خۆڕانە بوو وەڵا پێم وایەوە حاڵی هەموو ئەو کوردانەیە کە خۆیان بەجەستە لە ئەوروپان و بە دڵیش لە کوردستانن ئەوە تا هونەرمەند مەریوان سەفادین دوای 27 ساڵ ژیانکردن لە ئەوروپا ماوەی ساڵێکە بە یەکجاری گەڕاوەتەوە کوردستان و دەژڵێت وڵاتان گەڕاین و بینیمان جوانیەک هەیە و ناشێوێت منداڵەکانی لەو غەریبیە لەناو کلتوری بێگانە گەورە بن وەڵی هۆکارەکان زۆر نین یعنی شتی بەسیتە بۆ نمونە من 27 ساڵ لەوێ بووم ئیتر دوای 27 ساڵ لە خۆمەوە بێزارم چکە ئیتر هەر خولانەوەی و هەموو وڵاتەکان گەڕاین و بینیمان و جوانیەک هەیە و پاک خاوێنیەک هەیە و لەوە زیاتری شتێکتانە بۆ ئێمەی هونەرمەندان بەڕاست وا دیارە پلانەکەشی هەرگەڕانەوە نییە وەک دەڵێت نیازی بڵاوکردنەوەی چەند بەرهەمێکی نوێی هەیە پێکەوە دەیکەواتە پیرۆزە لە هەوادارانی مەریوان سەفادین پلانم هەیە چەند بەرهەمێک بەیەکەوە بڵاوکەمەوە لە ئێستا سەرقاڵی ئەوەم کە سپۆنسەرێک بۆ بەرهەمەکانم پێیەکەم بۆ یەکەم جار ڕۆمیۆ جولێت با کوردی ببینن هەر باسی عشق و غەڕامیات و شین و گریانی بێگ نەگەشتنی دوو عاشق بکرێت یەکسەر ڕۆمیۆ جولێت دێتۆ یادمان ئەو چیرۆکە تراژیدی مێژوو باسی دەکات و 427 ساڵ پێش ئێستا نووسەر و شاعیری ئینگلیزی ویلیام شکسپیر دەقی شانۆیەکەی نووسیوە و بۆ زیاتر لە 100 زمان وەرگێردراوە ئەم شانۆیە لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەردەوام نمایش دەکرێت وا بڕیاری شەب بۆ یەکەمین جار بە زمانی کوردی لە سلێمانی نمایش بکرێت و ئەکتەرە بە ئەزمونەکان ڕۆڵی تێدا ببینن فازڵ جاف دەرهێنەری شانۆیەکە بۆ 964 وتی ئەم شانۆیە بۆ ئەم سەردەمە زۆر گونجاوە چونکە باز لە ناکۆکی نێوان دوونەوە دەکات بەڵام ئێستا یەکێکە لەو شانۆنامانەی کە لە ئەوروپا و لە ئەمریکا و لە ئاسیا و لە کەنەدا و لە ئوسترالیا بەردەوام پێشکەش ئەکرێ ئێمەش بە باشمانزانی لە کوردستان پێشکەش بکرێ ئەوەندەی من بزانم ئەمە بۆ یەکەم جارە لەسەر شانۆیەک با بڵێن بە شێوەیەکی لە شێوەی با بڵێن نمایشی تیپێکی شانۆیی تا بە شێوازێکی پیشەیی ئیشی لەسەر بکەین شێرپەنجا بەرۆکی زار عەبدوڵای گرتۆ و بەری نادات بۆ جاری دووەم زار عەبدوڵای هونەرمەند بەهۆی دروستبوونی گرێک لە پشتی ملی تووشی شێرپەنجە بوو ئێستاش بۆ چارەسەری پزیشکی چۆتە تورکیا لە نەخۆشخانەیەکی ئەنقەرە نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە و لەژێر چاودێری پزیشکیدایە سیروان عوسمان هونەرمەند و هاوسەفەری زار عەبدوڵا تایبەت بە 964 وتی نەشتەرگەریەکەی 6 کاتژمێری خایاندۆ و گرێکەی پشتی ملی دەرهێنراوە بە هیوای زوو چاک بوونەوە سامان عومەر دوای 12 ساڵ هێشتا دەڵێ ناتوانم من ناتوانم وا دیارە ئەم گۆرانیەکێکە لە گۆرانی خۆشەویستەکانی سامان عومەر کا کلیپەکەی لە ساڵی 2012 لە هێڵسنکی فینڵەندا تۆمارکراوە و وەک خۆی دەڵێت یادی بەخێر سڵاوتان لێ بەعزیزان ئەوە هەر بە یادی گۆرانی ناتوانم کە 12 ساڵ لەمەوە پێش ئالەم شوێنەیە لە وڵاتی فینلەند لە هێڵسنکی تۆمارمان کرد و وێنەمان گرت حەزم کرد ئەم یادگاریە دووبارە کەموانێک کە ئێستا هاتوومەتەوانێ و لە هەمان لۆکیشن یادی ئەم گۆرانیم کردەوە گۆرانی ناتوانم کە گۆرانیەک بوو بەڕاستی جێگای خۆی کردەوە لە دڵی ئازیزان و خۆشەویستانی کوردستانە یادت بەخێر هەمیشە سەرکەوتوو بن لە خۆشیاب جا بڵێن چی بووکەشوشەکەی خێزانی عەزیز وەیسی بوو بەدایک دەزانن کە دەڵێن سەیران عوسمانی گۆرانی بێژ نۆبەرەکەشی کوڕە وەک دەڵێن ئەگیا خۆ بەدایکی کوڕان بیت وا بزانم ئەم دوعایە ڕێک بۆ سەیران عوسمان گیرا بووە دەبڵێن پیرۆزە لە پایتەختی قەڵاو منارەوە بۆ هۆلیوود و عیسای مەسیحەکان هایمان هۆمەر یەکەم کووردە کە ڕۆڵی عیسای پێغەمبەری مەسیحەکانی بینیوە لە فیلمێکی هۆلیوودا و دەژڵێت ڕێگاکەم ئاسان نەبووە تا خۆ دروست نەکەیت ناتوانانی بچیتە هۆلیوودەوە هایمن پلانی هەیە لە داهاتوودا ڕۆڵی کارکتەرێکی گەورەی کوردستان ببینێت هەرچەند هێنامان و بردمان بۆ 964 ئاشکرا نەکرد ئەو کارکتەرەکەیە بەڵام بەپێی ماڵپەڕی سینەمای جیهانی IMD کاوەی ئاسنگەرە
ئەگەنای کارکتەرەکە بڵێم شتەکان هەمووی دەکرێتە ینی جەختێکم لەسەرە کە باز نەکەم بەڵام کارکتەرەکە کارکتەرێکی ئەوەندە گەورەیە لە ناو کووردە ئەوەندە گەورەیە کە ئەوڕەدی ئەو کارکتەرە هەفتە لە بۆ 100 ملیۆن فۆڵۆوەری هەیە لە جیهان عەرەبیش باسی شوکردنەکەی نەجوەکەڕەمە و وەک دەڵێن 15 ساڵێ لە خۆی گەنجترە و بازرگانیشە لەولاشەوە نانسی عەجەم نیازی هەیە حوتی حوت بکاتە ڕۆژی خۆی و کاتژمێر حوتی ئێوارە کلیپێکی نوێ بڵاو بکاتەوە.